پەخشکردنی دراما مشتومڕهێنەکە دەستی پێکرد. شاندانی درامای مەعاویە لەگەڵ کەوتنی ئەسەد لە پایتەختی ئەمەویەکان چ مانایەکی هەیە؟ تۆڕی MBC لەگەڵ یەکەم ڕۆژی ڕەمەزان بە ناونیشانی داستانی ئیمپراتۆریەتێک دەگێڕێتەوە کە مێژوویەکی نووسیوە لە ڕۆژهەڵاتەوە تا ڕۆژاوا بیر ناچێتەوە. دەستی کرد بە پەخشکردنی زنجیرە درامای مەعاویەی کوڕی ئەبوو سوفیان، یەکەم خەلیفەی ئەمەویەکان کە کەسایەتیەکی مشتومڕهێنە. زنجیرەکە زیاتر لە 100 ملیۆن دۆلاری تێدا خرج کراوە. 2 ساڵە لە تونس بەرهەم هێنراوە. ئەگەرچی بڕیار بوو ساڵی ڕابردوو پەخش بکرێت، بەڵام لەژێر گوشاری شیعەکانی عێراق و ئێران کە ئەو کات پرۆسەیەکی ئاشتەوایی لە نێوان ئێران و سوعودیا هەبوو پەخشکردنی ڕاگیرە. بەڵام ئەمساڵ لەگەڵ یەکەم ڕۆژی ڕەمەزان یەکەم ئاڵقەی پەخش کرا. دەستەی ڕاگەیاندن و پەیوەندەکانی عێراقیش پەخشکردنی زنجیرەکەی قەدەغە کرد. دەژڵێت پەخشکردنی بەرهەمێکی مێژووی کەمایی مشتومڕ بێت، ڕەنگە ببێتە هۆی وروژاندنی دووبەرەکی تایفی. پەخشکردنی ئەم درامایە لە دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زیاتر لە مانایەک هەڵدەگرێت، چونکە هاوشانە لەگەڵ کەوتنی ڕژێمی ئەسەد لە سووریای پایتەختی ئومەوی و لاوازبوونی پشتێنەی ئێرانیەکەی. باس و خواستی ستایلی ئومەویەکان لە دەوڵەتداریدا بە گەرمی گەڕاوەتەوە بۆ ناو ئەدەبیاتی سیاسی و میدیایی. بێگومان ئەم فلیمەش هێندەی دیمشتومڕی لەسەر دروست دەکات. فلیمەکە باسی قۆناغێکی هەستیاری مێژووی ئیسلام دەکات کە لە ئەدەبیاتی ئیسلامیدا بە قۆناغی فیتنە ناسراوە، کە قوڵبوونەوەی ناکۆکی نێوان ئیمامی عەلی و مەعاویە بووە. چەندین شەڕ و کوشتاری لێکەوتەوە. بە جۆرێک تا ئێستاش کاریگەری زۆری لەسەر ناکۆکیەکانی شیعە و سوننە هەیە. چاوەڕێ دەکرێت درامەکە لێکەوتەی سیاسی و ئاینی و کۆمەڵایەتی بە دوای خۆی دابهێنێت.